احكي. لسنتابع شكم لجوازر شوردم يرى لا تلافي في شكم جامع سرم نو جوانا لا إشكال نن سوشل شامل رجل دوايا ما ركيه لا نيرة إشكال هم رجل يرى أيمان كاسكيا كان مكتبة كان هم رجل كان بس يستنى سلام لا كسنا لا باكل إشاكا الرولة صلاح الدين خلق أيضا هر راشد لراشد صوت شار من قرتي رشت بباسيني وجوانان قرتا زلق وشاق من دا بمستلك يكبق سمي دا اخوان جبتي نسان لا ترافيكا كان ايشا كان ايشي على مكتبي شكر اما مستقان الناس على من ايشا نا اخوان كان ايش بو ايماناكا نا تاجيري بو ايماناكا نا مكتبي بو ايماناكا لا جوازر الشوردة حتى إيش من يعني نكردو إيش من يعني من إيش كم أيام من أجي أي جيران لبر على إيش مكان لا أي من ما لا بتشي خويك أي بتشي ما لا بخويك أنا بارمان تياباكم إيش دارم تقطير أما ما كان يبغى ما لا دوسو بنجاب من راشك لرجانا سعدو ونيو عسل بوليس كاو بدوي خوي كل بوك ولا أنا بدوي مني كوت من كوازي لمني هنا للوتم وين هاو لدمج من أوس عنابه رخناي من باريزي كردستان هلا صالي 2007 و 2008 تواني ايما كاركين سر منالي اشكر بيشتر مسحك مان كل سر استي هريمي كردستان ل 2007 و 2008 تواني من ريجيم منالي اشكر دز نشان كين بو بتواني كاري لسر كين ايما لسر استي هريمي كردستان سليماني وهولير ودوك تواني من لجني تشاوديري كردنو باراسني منالي اشكر كين تواني من ناتواني بلين ايما بنبر مان كدو بلام تواني من سنورداري بكين منالي اشكر او بو لصالي 2004 دواني ايتم اوارو بنابريكي زور هاتناو هريمي كردستان بو هوي شري داعش واني اما تواني من دوباره مسحكي كبكين كمنالكي زور من بيني لسر جادو ترافيكا كانوا نو بازار بفي او مسحكا كرمان زورتريني او نالاني ككاريان اكر بنالي اواربون بنابر لقل كوتشري انجا خان اخوي اما لسر استی او توانی من دوباره لجنێکی چاودێریکردن و پاراستنی مناڵی ئیشکەرمان دروست کردوانیە بۆ ئەوەی توانین دەستنیشانی ئەو مناڵانە بکەین دواتر لە ئەو کە دەستنیشانی مناڵەکان نەکرێت ئەبرێتە پۆلیسی نەوجەوانان لێوانیە فۆرمێکمان هەیە پڕێکەین و دواتر کەس و کارەکەیان بانگەکرێت وشیاریان ئەدرێتێت لەسەر مەترسیەکانی کارپێکردنی مناڵ و دواتر بە تعهودێک مناڵەکە تەسلیمی کەس و کارەکەی ئەکرێتوانێ ئەگەر هاتوو دووبارە ئەم خێزانە سێبارە و چواربارە ئەم مناڵانە بینایە ئێمە لەگەڵ لە ڕێگەی یاساوە لە ڕێگەی داواکاری گشتیەوە لێپیچینەوەی یاسایی لەگەڵ وەلی ئەمرەکانە ئەکرێت بۆی ئەم مناڵانە ئیستیغنال نەکا بۆ کارپێکردن ئێمە لە ساڵی 2023ەوە لەگەڵ وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی بە هەماهەنگی مزەکەرێکی تەفاهممان هەیە لە بینمانە توانیومانە لەلایەن هەرسێ شاری سلەیمانی هەولێر و دووهۆکەوانیە کە هەر لە بەڕێوەبەرایەتێکی گشتیەوە سێ توێژەر بۆ هەر شارێک دانراوە بۆ لیژنەکە هەروەها لەگەڵ پشکنەرێک و پۆلیسی نەوجوانە 6 پۆلیسی نەوجوانان و لەگەڵ کارمەندانی مناڵپارێزی کوردستان ئێمە مناڵپارێزی کوردستان لە هەر شاری کارمەندێ دوو کارمەندمانداناوە لەگەڵ مینی پاسێک و دوو شۆفێریش بۆ شەو ڕۆژ بۆی لە کارابن کە لیژنەکە بەپێی بەیانیان دەرچوونیان هەیە لەگەڵ دوانی وەڕوان لەگەڵ شەوان هەروەها سەردانی ئەو شوێنانە ئەکەن کە ئوتێل و مەیخانەکان و نادیەکانە هەروەها سەردانی شوێنی کارە قورس و مەترسیدارەکانەکەن سەردانی ترافیکەکان و ناوبازار ئەکرێ بۆ دەستنیشانکردنی ئەو مناڵانەی کە کار ئەکەن طبعا بەپێی یاسای قانونی عراقی یاسای عمل مناڵی ئیشکرد لە 15 بەرەو ژوورەوە بۆی هەیە کار بکات بەڵام کارێ بێ وەکوتم قورس و مەترسیدار نەبێ نە لەسەر جەستەی مناڵەکە و نە لەسەر خوڕەوشتی مناڵەکە بکەوێت واتە کە ئەڵین خوڕەوشتی مناڵەکە نابێ مناڵێک لە 15 بەرەو ژوورەوە بتوانێت کار بکات لە مەیخانەکان لە ئوتێلەکان لە کافیەکان هەروەها کە ئەڵێ کارێکیش نەبێت کە مەترسیدار بێ بۆ جەستەی کارەکانی وەکو تۆڕنەچیە کارەباچیە فیتەریە دارتاشیە زۆرێک لە کارەکانی ترکە نابێ مناڵ بیکات ئەبێ سعاتی عملی دیاریکراوە بێت ئەبێ ڕێستی هەبێت ئەبێ ئەو پارەی کە وەری ئەگرێت مەقابلی ئەو کارە بێ کە ئەیکات ئەگەر ئەم
مواصفاتانی تیانە لە ئیشەکەی مناڵەکە بەڕاستی ئەبێ لێ پێچینەوە بەرامبەر ئەو خاوەنکارانە بکرێت کە مناڵ بەکارەهێنرێ هەروە نابێت مناڵێک لە شەوا کارکات چونکە بەڕاستی شەو کارکردن مەترسیەکی زۆری هەیە بۆ سەر مناڵان ئەو مناڵانەیشی کە لە خوار پانزەوەیە بە هیچ جۆرێ نابێت کار بکەن لەبەرەوەی بەڕاستی مناڵن و تەمەنیان هی ئەوە نییە زۆر بە ئاسانی لە کاتی کارکردنە ئیستیغلال ئەکرێن و مەترسیەکی زۆر هەیە لەسەر ئەو مناڵانەی کە کار ئەکەن چ جەستەیی بێت لە ڕوە توندوتیشک سێکسیەکانەوە بێ چ بەکارهێنانی بێ بۆ مادەیەکی تیرۆر چ بەکارهێنان بێ بۆ مادە هۆشبەرەکان بەڕاستی ئەو مناڵانی کە ئەچنە بازارەوە ئەبێ خێزانەکان زۆر ئاگاداری ئەون کە مەترسیەکی زۆر لەسەر مناڵەکانیان ئەبێ بۆیە بەڕاستی من لێرەوە داواکارم لە کۆمەلگا و لە خێزانەکان کە هیچ ئەو مناڵەکانیان نەنێردنە ناو بازار و سەر جادە و ترافیکان بۆ کارپێکردن لەبەرەوەی بەڕاستی ئیستیغلال ئەکرێن لە هەموو ڕۆکانەوانیە مەترسێکی زۆریان ئەبێت چ لەسەر جەستەیان بێت چ لەسەر خوڕەوشتیان بێت ڕێکارمان بۆ ئەو خەڵکەکان بۆ مەسەلەن ئێمە بۆ خاوەن ئوتێلەکان بۆ زۆرێک لەوانەیە مەتوانیومانە ساڵی پارکە کۆمان کردوونەتەوانێ وشیاریمان یاونەتێ لەسەر ئەوەی کە لە ناو ئوتێلەکانە کە ئەو خێزانانەی کە ئیستیغلالی مناڵەکانیانەکەن بۆ کارکردنیانێن یاخود مناڵێکی ئەچێتە بەبێ وەلی ئەمرەکەی لە ئوتێلەکانمنتەوە نابێت خاوەن ئوتێلەکان ڕێگە بەوە بن بۆ ئەوەی لێوانێ نەبێتە شوێنێک بۆ مەوایەک بۆ ئیستیغلالکردنی مناڵان لە ئوتێلەکانەوە هەروە ئێمە هەموو کاتێ وشیاریمان هەبووە لە ناو بازارە بە پروشەر و بە لفلێت بۆ خاوەنکارەکان کە وشیاریمان ناونەتێکە چۆن تەعامل لەگەڵ مناڵەکەن و هەروەها ئیستیغلالی ئەو مناڵان نەکرێت لە هیچ ڕوویەکەوانیە بۆی تووشی هیچ مەترسیەک نەبنەوانیە بەڕێوەبردننی کەیسیان بۆ ئەەکەین ئەچینە ناو خێزانەکانەوە تا بزانین سەبەبی کارپێکردنی ئەو مناڵە چییە بۆی وشیاری هەم ئەین بە خێزانەکان بۆ کارکردن ئەگەر زانیشمان بەڕاستی مناڵێک ئەگەر باوکی دەستداوە یاخود باوکی کەفتەکاری سەرجێگەیە مجموعەیە مناڵی خوشکوبرای ورتر لە خۆی هەیە ئێمە هاوکارە بین بە ئەو خێزانە تاوەکو مناڵەکە دوورخینەوە لەو مەترسیە و هەروەها بیخینەوە مەکتەب و پێداویستی قوتابخانەیان بۆ ئامادە بکەین بۆ خۆیش و بۆ خوشکوبراکانی تا بەردەوام بن لە خوێندن و دوورکەوێتەوە لە مەترسی کارکردن ئەبێ کۆمەلگا وشیار بێت کۆمەلگا زۆر بەڕاستی ئەوانەوەی دوا ڕۆژن ئەبێت ئێمە زۆر چاوی بەزەیەوە سەیری ئەو مناڵانەمان نەکەن وا پەروەردەیانکەین کە بەڕاستی کەسایەتێکی زۆر باشیان لێ دەرچێ و ئەبێ هەموو یەکێ لە جێی خۆیەوانێ پاراستنی ئەو مناڵانە بگرێتە ئەستۆ چکە بەتەنیا بەڕاستی پاراستنی مناڵان بەتەنیا لە ئەستۆی ڕێکخراوێک نییە هەر خێزان نیە لە ئەستۆی هەموو کۆمەلگایە ئەبێ بە هەمومان ئەوەوەی دوا ڕۆژە بەباشی بپارێزین بتوانین بەڕاستی ئێمە لەسەر جادەکان زۆر جار بەزەیمان پیانێتەوە پارەیەکیان عینێ یاخود شتێکیان لێ ئەکڕین ئەمە بەڕاستی ئەبێتە هۆی ئەوەی کە مناڵەکە تۆ دەفعەکەی زیاتر کە بەردەوام بێ لەو ئیشەی بۆی ئەوەی دەفع نەبێ لەسەر ئەوە بنابێ ئەمە بەم شێوەیە بەڕاستی دەفعی مناڵەکان بکەین هەروەها خێزانەکان ئەبێ زۆر ئاگیان لەو مەترسیانە بێ بەڵێکە لە سەر جادە مناڵەکان احتیمالە زۆرێک لە کەسانێک ئیستیغلالیان کات بۆ کردارێکی سێکسی بیان بات بە ئەوەی کە بڵێ یارمەتیەک تەیەن بە مناڵەکە چکە بەڕاستی مناڵەکان یعنی ئاگاداری ئەو مەترسیانە نین خۆیان ئەبێ ئێمە گەورە بیان پارێزین ئەبێ خێزانەکان زۆر ئاگاداری ئەوانە بن و هەروەها تاکەکانی کۆمەلگاش هەچ کەسێکیش بەڕاستی لەجێی خۆیەوانێ کەسێکی بینی بە شێوەیەک ئیستیغلال کرا و بەکارهێنرا بەڕاستی ئەتوانێت پەیوەندیکە بە ڕێکخراوی مناڵپارێزی کوردستانەوە یاخود ئێمە هێڵی گەرمی مناڵانمان هەیە پەیوەندی بە هێڵی گەرمی مناڵان 116وانە کە بڵێ مەترسیەکی وا هەیە لەسەر مناڵەکان چکە بەڕاستی ئێمە وەکو ڕێکخراوی مناڵپارێز توانیومانە لیژنەیەک دروستکەین لەسەر ئاستی کوردستان کە بێتە بەڕاستی بێتە سیستمێک لە ناو حکومەتە ئێمە لە هەوڵی ئەوەیان کە ئەم لیژنێ بێتە لیژنەیەکی حکومی کە بە بەردەوامی حکومەت بتوانێت چاودێری ئەو مناڵانە بکات.